مامۆستا ئەوەی پرسیارە لە لام وەڵام دەست ناکەوێ ئایا محەممەد پێش پێغەمبەرایەتی یا پێشەوەی پەیامی بۆ بێ دیزانی کە دەبێ بە پێغەمبەر یاخۆت هیچ ئامادەکاریەکی بۆ کردبوو یاخۆت خۆینی دەزانی بەڵام خەڵکی دەیان ناسیەوە کە ئەمە پێغەمبەرە یاخۆت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان بینەران و بیسەران لە هەر شوێنێکن السلام علیکم ورحمة الله وبركاته. ئایزەکانم ئایا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زانیوێتی کە دەبێت بە پێغەمبەر و خۆی بۆ ئامادە کردووە؟ سبحان الله، ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی بۆ ئامادە بکردایە بار بە شێوەیەکی تر ئەشکایەوە، وەزە بە شێوەیەکی ترە گۆڕا، قسە بە شێوەیەکی تر لەسەر شخصیەت و لەسەر گومان ئەکرا لەباری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. بۆیە ئەسڵەن لە سەدەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەس بە تەمای پێغەمبەرایەتی نەبوو. چۆن؟ یعنی یەک کەس لە قەومی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناو مەککەیە کە ئەهلی کتابی تیانە بۆ بە تەمای پێغەمبەرایەتی نەبوون، نشیان زانیوە پێغەمبەرایەتی چییە و چۆنەوە چۆن دەبێوە، یعنی خەڵک شارەزاییەکی نەبوو. تەنها ئەو سێ چوار موحیدی کە لە ناو مەککەیە ژیاونێکێک لەوانە وەرقەی کوڕی نەوفلە، خەڵکی تر نەیانەزانی چ باس و خواسێک ئەگوزەرێ چۆن ئینسان چۆنێ بێ بە پێغەمبەر. وەکوی کە لە ناو لادەیەکە کولیە نەبێ، خەڵک نازانێت چۆن تەقدیمی کولیە کات، چۆن تەخەڕوجە کات، چۆن پێشکەشە کات، چۆن بە چ مەرحەلەیە، بە چ قۆناغێک، بە چ داواکاریەک، بە چ ئیستیمارەیەک چۆن ئەچێتە کولی نازانێ. قەومی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم شتە لاویانە زۆر غەریب بوو. هیچ کەسێک لە ناو عەرەبە نەک لە ناو تەنها مەککەیە بە تەمای پێغەمبەرایەتی نەبووە، چاوەڕێ نەبووە. ئەگەر خەڵکێکی شتێکیان لە دەمی ئەهلی کتابەوە زانی بێ، محاولەکە ڕۆیشتی خۆی جوان کە ناو خەڵکا چاکە بکە، سیلەی ڕەحم بگەیەنێ، وەڵحاصل هەندێک ڕەوشتی جوان بنوێنێ، خۆی قۆس کا بۆ ئەوەی کە بێ بە پێغەمبەری ئەو زەمانە. بەڵام خوای گەورە پێغەمبەر ئاوا هەڵنابژێرێ لە ناو جوولەکەیە. ئەمە باو بوو کە پێغەمبەران لەناو بەنی ئیسرائیلا دێ، عەرەب بێبەش بوون لەم حیسەیە، واتە حیسەیان لە ناو پێغەمبەرانە نەبووە دوای ئیسماعیل عەلەیه السەلام. بۆیە هیچ بیر و بۆچوونێک نەبوو کە ئەکرێ پێغەمبەرێک لە ناو عەرەبا بێ و لە ناو جوولەکە و لە ناو بەنی ئیسرائیلا نەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچی لەبارەی پێغەمبەران و پەیامەکانی پێشخۆیەوە نەزانی. هیچ کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەبینراوە کە پەیامێکی پێشووی ببینیان بیخوێنێتەوە، پێغەمبەرێکی نەخوێنەوار بێئاگا بوو لەم شتانە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە تەمەنێکی مناڵیە خەریکی شوانی بوو، لە تەمەنێکی گەورەترا خەریکی تیجارەت بوو. واتە هیچ کاتێک ئاگای لەم مۆزوعە نەبووە کە دنیا بەرەو چوو ئەڕۆ بەرەو چیە گوزەرێ. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمانەی بزانیایە، خۆی بۆ ئامادە کرد، خۆی بۆ حازر کرد، هاتە ناو خەڵکەوە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕۆژێ لە ڕۆژانیش چاوی بە کەسێکی ئەهلی کتاب نەکەوتووە غەیری ئەوەی لە مناڵیە چای بە بەحیرا کەوێت و هیچی تر، ئەویش هەندێک نەسیحەتی مامێک هات و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەگەڕێتەوە یاخود نا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ئەوانەی کە پاڵپشتی بوون، ئەوانەی کە نزیکی بوون، هەموو ئەوانەی کە ئەکرا فێری ئەمەیکەن، لە تەمەنێکی زۆر مناڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وفاتیان کرد، لە باوکی، لە دایکی، لە باپیری. کە هاتی شەلای مامی ئەبوو تاڵیبی، مامی ئەبوو تاڵیب بەس فریای شنەکڕەی دنیا ئەکەوت کە مناڵەکانی بەخێو بکە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر چوو زوو چووە ژێرباری ئیش و کار و کاسبی و پارە پەیاکردنەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەگە سەیری ژیانیکەی هەمووی کولەمەرگی بووە، هەمووی ناڕەحەتی بووە، هەمووی شوانی بووە، بۆ ئەوەی کە خوای گەورە لەگەڵ ئەم ناڕەحەتیانەیە ڕای بێنێ مەسئولیاتێک و ئەرکێکی گەورەتر و قورستری با بەسەرا لە مستەقبەلێکی نزیکا یاخود دوورە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ ئاگایەکی لەم مۆزوعانە نەبوو، تەواو بێئاگا بوو لە پەیامی پێغەمبەرایەتی. واتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەخشەی بۆ ئەم مۆزوعە دانەناوە. بۆیە خوای گەورە فەرمێ وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون. أي محمد تۆ پێش ئەمە هیچ کاتێک بیری لەوە نەکردوێتەوە کە پەیامە بۆ بێ و هیچ شتێک کە بەدەستی خۆت نەنووسیوە تا بڵێن خوێنەوارە و شارەزایی هەبووە. بۆیە خوای گەورە ئایەتێکی ترا فەرمێ وەکەذالک ئەوحەینaa ئیلەیکە ڕوحا من ئەمرینە. ئێمە ڕۆحێکی زیندووکەرەوەمان بۆ ناردووی ئەی محەممەد
ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان. نتزاني كتاب إيمان شيء، نتزاني إيمان شيء بو تفصيله، ونتزاني كتاب وبيام وبرنامج كاني ترشي وشونن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کاتێک بەتەمای ئەمە نەبووە، بۆیە خوای گەورە پێ فەرمێ وما كنت ترجو أن يلقى إليك الكتاب. بەتەماش نەبووی، ئاواتیشێن نەبوو، حەزیشی نەئەکرد، نەشتەزانی هیچ لەمانە لە خواست و حەزی پێغەمبەری خوا نەبوو صلی الله عليه وسلم. تەنانەت کاتەکەشی وەکو چۆن موسا کاتی هاتنی وەکو پێغەمبەر بەدەستی خۆی نەبوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەدەستی خۆی نەبوو. بۆیە خوای گەورە فەرمێ ثم جئت على قدر يا موسى. لە کاتێکا تەوقیتێ بوو خوای گەورە بۆی دانایت، ئەم کاتەش بەدەستی تۆ نەبوو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەبێ ئاگاداری کەوتە ناو مۆزوعەکەوە ئەبینیت. ئەگەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شارەزایی هەبوایە لەم پەیامە لەم بەرنامەیە چیە کرد؟ یەکەم شت کە ئەبوایە ئیشی لەسەر کردایە خۆی فێری خوێندن و نووسین کردایە. چۆن ئینسانێکە بە تەمای کولیە جارێکی خۆی فێری ئینگلیزیەکە وانە، خۆی فێری کۆمپیوتەرەکە، خۆی فێری بەحسەکە بۆ ئەوەی کە بتوانێت دراسات علیا وەرگێڕی و ئیشی لەسەرکە. یەکەم شت کە ئەبوایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی پێوە مەشغوڵ کردایە پێشەوەی کە 40 ساڵی بێ بەسەریە، پاشەوەی خەدیجەی هێنا 4 مامۆسای ڕاگری و کاکە هەرێکەتان زەحمە نەبێ تۆ فێری زمانی عیبری بکە، تۆش مامۆسای ئینجیل بە دەرزم پێ بڵێ، تۆش فێری نووسین و خوێندنەوە بکە، تۆش فێری ئەتەکێت و فێری پێغەمبەری خوا مانی نەکە صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر دوور بوو لە ئامادەکاریەکان، پاشان هاوخزمەکانی بەسەر کردەوە، نەئەچوو لە ئەشکەوتێکا خەڵوەتکە، پارەیە بەخشیەوە، خەڵکی لە دەوری خۆی کۆ کردەوە، دووسێ جارە چوو پرۆڤەیەک لە دەوری کەعبە، ئەچووە سەر سەفا قسەی بۆ خەڵکیە کرد، ئەچووە ناو بازاڕی شیعرەوە، شیعری ئەوت شیعری خوێنەوە بزانێت دنیاگەی شۆتە چۆ چ باسە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ئەمانەیە کرد و پارەیەکشی بۆ خۆی مۆڵە کرد، عیلاقاتی بەقووەتە کرد بۆ ئەوەی کە بتوانێت کاتێکا پەیامەکەی ڕاگەیان شتێکی بەدەستەوە بێ ئامادەکاری کرد بێ و زەمینەکەی شێلا بێ. بەڵام پێغەمبەری خوا هیچ لەمانی نەکردووە، هیچ لەمانەی نەبوو، بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە خەڵوەتێکا بوو، لە عوزلەیەکا بوو، تەنها عیلاقاتێکی ئیجتیماعی کە ئەو کاتە خەڵک بەڕێوە نەبوو، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر بەو شێوەیە بوو. بۆیە بینیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا پەیامی بۆ هات ئەستەن خۆشی کەوتە گومانەوە، نێزانی ئەمە چییە، بۆچی هاتووە، بەستی پێی چییە. بۆیە خوای گەورە فەرمێ فإن كنت في شك مما أنزلنا إليك فاسأل الذين يقرؤون الكتاب من قبلك. ئەی محەممەد ئەگەر تۆ گومانت هەیە لەوەی کە بۆت هاتووە، لە پێشینەکانی خۆت پرسیار کە لەوەی کە بۆیان چووە. لقد جاءك الحق. هەموو جارێ خوای گەورە تأكيد دەکاتەوە لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فإن كنت في ريب فإن كنت في شك، ئەگەر گومانت هەیە، ئەگەر شتێ دڵتا ماوە، پرسیار کە لەوانی پێش خۆت، پرسیار کە لە هاوشێوەکانی وەرەقەی کوڕی نەوفل. بزانێت پێغەمبەرانی تریش هەر بەم شێوەیە نەهاتوون، هەر بەم شێوە پەیامان بۆ نەناردوون، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ باکگراوندێکی لەسەر مۆزوع نەبوو لە کاتێکا پەیامی بۆ هات، هیچ شارەزاییەکی نەبوو، لەبەرەوە حەقی خۆی بوو وەکو هەموو پێغەمبەرێ بخوێتە گومانەوە، تەئکید کاتەوە فعلا ئەمە لای خواوەیە، خوای گەورەم پەیامی بۆ ناردووە. پێویستی بەچی بوو؟ پێویستی بەوە بوو لە پێشینەکانی خۆی لە ئەهلی کتابی پێش خۆی پرسێ، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە هیچ شێوەیەک ئاگاداری ئەمە نەبوو، وەگەرنا بەستینێکی فراوانە و تەقەبولیە کرد و لێشی حاڵیە بوو، ئەو ڕووداوە ڕووی نەئەدا کە لە شاخ یاخود لە ئەشکەوتی نور ڕوویدا کە دوای لە خزمەتانە دەینە سەری. بۆیە خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچ جۆرە نەک ئامادەکاریەک بە ئاگاییەکیشی نەبووە لەوەی کە ئەمە دەبێت بە پێغەمبەر و هەتاوەکو خۆی بۆ حازرکە، بەڵام خوای گەورە عەلیم و خەبیر و چاودێرە و پەرژینی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە نەکەوێتە هەڵەوە، نەبێ بەلەکە و عار بەسەرێەوە، ئامادەی ئەم پیاوە ئەکا بۆ پێغەمبەرایەتی بەبێ ئەوەی کە خۆی بەخۆی بزانێ. وصلى الله على أو بحر نور علم عرفانه كدرك غورناك غير علم الله سبحانه.